26 ساڵ بەسەر ڕووداوی دڵتەزێنی سیوێکی ئابی 1996دا تێپەڕی، ڕووداوێک کە بەرەنجامی پاوانخوازی هەمەلایەنەی کوردستان و ڕێگری بوو لە دامەزراوەییکردنی دەستگاکانی هەرێمی کوردستان و بە میلیشیاییکردنی هێزی پێشمەرگە و بەکارهێنانی لە شەڕی کوردکوژی ناوخۆییدا و لە باربردنی یەکەیەکەی خەونەکانی کۆمەڵی کوردەواری. لە 100 ساڵی ڕابردوودا ئەم قۆناغەی کوردستان زێڕینترین کاتی گەلەکەمان بووە بۆ خۆ دروستکردنەوە و هەستانەوە، بەڵام خۆخۆری و بەرژەوەندی خوازی تەسکی حیزبی هەموو هەلە زێڕینەکانی لە ناو برد. نەخۆشیەکە زۆر گەورەترە لە بۆنەکە، بۆیە سیویەکی ئاب یەکێکە لە نیشانەکانی ئەو نەخۆشیەی کوردەواری. ڕاپەڕینی 1991 کوردستان هەلی زێڕین بوو بۆ دانانی دەستور و هەڵبژاردننی پەرلەمان و پێکێنانی حکوومەت و دانانی دەستگای دادوەری و بەو شێوەیەش دەستا و دەستکردنی دەسەڵات. هەروەها هەلێکی گونجاو بوو کە لە وڵاتێکی دەوڵەمەنددا ئابووری کوردستان بینا بکرێت و بناغەکانی دەوڵەتداری بچەسپێنرێت. ناحەزان بەو شێوەیە لە هیوا مێژوویەکانمان گەیشت بوون، بۆیە هەر لە دوای هەڵبژاردننی پەرلەمانەوە کۆبوونەوەی سێقۆڵی خولی وەزیرانی دەرەوەی وڵاتانی دراوسێ دەستی پێکرد، بەڵام بە دابەشبوونی کوردستان لە نێوان پارتی وێکێتیدا کۆتایی هات. هەر لە ساتەکانی ڕاپەڕین و دوای ئەوەدا شەڕەپەڕۆ و کۆنتڕۆڵکردنی دەستکەوتە مادیەکان بووەتە سیمای باڵای هەرێمەکە و دوجار شەڕی کوردکوژی ناوخۆییان لێکەوتەوە کە ئاکامەکانی تا ئەمڕۆژ بەردەوامە. بە میلیشیاییکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و کردنی بە پاشکۆی دوو پارتی دەسەڵاتداری ناکۆک کە تەنانەت بە گوشاری هاوپەیمانانیش چەندیەکەیەکی پێشمەرگە ناتوانن یەک بخرێن، بوونەتە هۆکاری دروست نەبوونی هێزێکی تۆکمەی ئامادەی هەرێمەکە کە دوای 30 ساڵ هێشتا وەکو میلیشیا مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. دوای ڕووخانی ڕژێمی بەعز هەلێکی دیکەی زێڕین بوو کە گەلەکەمان بە مەرجەوە بچێتە بەغدا و لە دروستکردنەوەی حکوومەتی ناوەندیدا بەشداری بکات، بەڵام بە وتەی پۆڵ بریمەری حاکمی ئەمریکایی بەغدا ئەو دوو لایەنەی کوردستان هەموو خواستنەتەوەکانیان کردە قوربانی دەستکەوتی مادی و کاتی و گرەی دەستیان خستە ددان و بە هەڵەکانیان جارێکی تر چارەنووسی کوردیان سپاردەوە بە نادیار. بۆیە لە یادی دەسڕاکێشانی ڕژێمی ئەنفال و کیمیاییدا بۆ سەر تەلاری پەرلەمان و داگیرکردنەوەی هەولێری پایتەخت بەو پێیەی کە یارمەتی وەرگرتنە لە حکوومەتی خۆماڵی نیشتیمانی کە گەورەترین خیانەتە لە خوێنی شەهیدان و بە فیڕۆدانی خوێن و ئارەقەی دەیان ساڵەی گەلی کوردستان، نیشانەی نەخۆشی قوڵی پارتە دەسەڵاتدارەکانی کوردستانە کە دیاردەی 16 ئۆکتۆبەر و چەندین نیشانەی تریشی لێ دەکەونەوە.